پرۆسەی بایکۆت لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زیانی گەورەی لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا و کاریگەری دەبێت لەسەر ئاسی زانستی قوتابیان و ئەم کاریگەرە نەرێنیەش دەوترێت بۆ چەند ساڵی دیکەش بەردەوامی دەبێت. ڕاستە ئێمە ساڵی ڕابردوو ساڵی 2023 بۆ 24 وەرزێکی تەواو قوتابیان نەیانتوانی بچنە هۆڵەکانی خوێندن بێبەش بوون لە خوێندن و پەروەردەکردن لەبەر بەهۆی بوونی بایکۆت کە هۆڵەکان داخرابوون. دەڕاستە ئەمەش کاریگەری نەرێنی دروست کردووە لەسەر ئاستی زانستی و پەروەردەیی لە ڕووی جەستەی و عەقلی قوتابیان و هەروەها لایانی ئاشتی کۆمەڵایەتی لە نێوان مامۆستایان لە قوتابخانەکان و هەروەها لە ناو خێزانەکانە. مامۆستایان لە چەند ساڵی ڕابردوودا بایکۆتیان وەکو چەکێک بۆ وەرگرتنی مافەکانیان دژی حکومەت بەکارهێناوە، بەڵام حکومەت هیچ کات نەچۆتە ژێرباری ئەم فشارە مەدەنیانەی مامۆستایانەوە. ئەندامێکی لقی سلێمانی یەکێتی مامۆستایان دەڵێت ڕاستە بایکۆت کاریگەری هەبووە لەسەر پرۆسەی پەروەردە، بەڵام گرفتەکە ئەوەیە پرۆسەی پەروەردە خۆی لە بنەڕەتدا کەموکڕی هەیە و دەبێت جارێکی دیکە دابڕێژرێتەوە. خەلە لە سەرەکیەکە بایکۆت نەبوو، بەڵێ بایکۆت کاریگەری هەیە، بەڵام لە نەتیجەی گشتیە تۆ پرۆسەی پەروەردەی فێرکردن بۆ چییە؟ بۆی کۆمەڵگایەکی زیندوو هەبێ، بۆی تاکێکت هەبێ هەزبەبوونی خۆی بکات، تاکێکت هەبێ خاوەنڕێی خۆی بێت، تاکێک بێت خاوەن کەسایەتی ڕەخنەگر، تاکێک بێت پێداگری لە مافەکانی خۆی بکات، پێداگری لە عەدالەتی کۆمەڵایەتی بکات. کاتێک کە تۆ پرۆسەی پەروەردە و کۆی کایەکانی تری کۆمەلگا بە ئاقارێکە ئەڕوە ئیش لەسەر کردنی ئەمە بکەین، بێگومان زۆر ئاسایە تۆ جارێکی تر پەروەردە بەکاربێنیتەوە بۆ کردنەوەی ئەم دەرگایە. بۆ ئاراستەیە کە ڕاستە پەروەردە پەگەخەم، بەڵام پەروەردە بە مانا گشتیەکەی نا، من پرۆسەیەکی فێرکردنم ڕاگرتووە، پرۆسەیەکی ئیداریە کە لە وڵاتەیە بۆ بە ڕۆتینات بەداخەوە ڕامگرتووە، بەڵام لە کۆی نەتیجەکەیە من جوڵە و زیندوێتیەکم ماوەتەوە بەم کۆمەڵگایە کە کابرا بیلەوە کاتەوە مافی پێشێل کراوە، بیلەوە کاتەوە ڕێگاچارەیەک دۆزێت چۆنە مافە بەدەستبێنێتەوە، کەواتە لە کۆی گشتیە تۆ ئیسفادەت لە پرۆسەی بایکۆتەکە کردووە نەک شکست. ماوەی چەند ساڵێکە لە سنووری سلێمانی بەهۆی دواکەوتنی موچەوە بایکۆتی ناوەندەکانی خوێندن دەکرێت و ئەو وانانەش کە بەهۆی بایکۆتەوە دەفەوتێت قەرەبوو ناکرێتەوە و تێدەپەڕێت. ئەوە ژوای کردووە ئاسی زانستی قوتابی تا ئەندازەیەکی زۆر لاواز بێت و دابەزێت. ڕامێر عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.